من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت بینەرانی بەڕێز و خوشکوبرانی لەدڵات شیرین. ئەم جارەش خوای پەروەردگار تەمەنی پێداینەوە بۆ ئەوەی خزمەتی هەژاران و نەدارانی پێ بکەین و بەبێ جیاوازی لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەخشین بە سپۆنسەری ئێوەی خێرخواز و بەخشندە بەردەوامە و هەر جارە و سەردانی شوێنێک دەکات بۆ ئەوەی نەهامەتی و ناخۆشی و خەم و خەفەتەکانیان کەم کاتەوە و ئازارەکانیان بۆ ساڕژ بکات و خەندە تۆراوەکانیان بۆ بگەڕێنێتەوە. بەخشین لاڵقەی ئەم جارەیدا سەردانی دەڤەری گەرمیانی کردووە، بووینەتە میوانی ماڵێک لە دەڤەری گەرمیانەوە. بابزانین بەهۆی کارەساتی لافا و بارانەوە کێ پێویستی بە هاوکارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست هەیە بۆ ئەوەی بە هەمومان ببینە فریادڕەس و بەشێک لە ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیانیان ساڕژ بکەین. چەند ساتێک لە کاتی خۆتان بگرن بابزانین چیرۆک و بەسەرهاتی ئەم خانەوادەیە چییە و چۆن ئەتوانین ببین بە فریادڕەسیان و هاوکار و پشت و پەنایان بین. والله من يعني هلا زوها هاملم آوائية راكدن هات السري مال طالان كردن هات السري رامان كردو إيران هات من ليلة هرچی چۆنێ بێ ئەم قوڵبە گەڕەمە کردو لە ناوی خۆم ناڵەکان ناوی دانیشتین هەتا ئیساکە هاوردمان شەو کاتێک هینە ڕامانە کرد دەشتۆیتر ئەو شەوە باران بیایە ئێمە تا بیانی خۆمان پیان نەکەوت لە حیبەت ئەمانە ئیتر من ها خەریک بین تۆمەدا بۆ خەڵکو و ئیشمە کرد بۆ خەڵکو هەتا قووەتم بی ئیتر هەڵسیان لە مەکتەبەکە تاعینمیان کرد ئیتر دوای تاعینە تەقاوت بیمانی 220,000 سێن ئەم 220,000 هەروە عیادەی کەوانەکەماگێ خێرەومەند پارەمان پێدات و هەرچی چۆنێ بێ خوا لیان وەزیاکە جارۆبار یاریمانە دەن لە سەرفترەیە لە زەکاتێ لە هینێک مانگ ڕەمەزانە تێ
پرنجمان بۆ تێرن و عەشامان بۆ تێرن و ئیتر هەروەها ئیتر بۆ خۆمان شکرینەوە بەش خوا وتمان هەر لە نام کەلاوە قڕ بۆ خۆمان بژین هەتا بزانین خوا چیمان لێکات بەرەو کوێ ڕووی ئیتر وەلحاسە ئیتر ژیانمان ئەوەم لەونەی ژیانمان هاوت بیە ژیانمان باش نەویە وەک خەڵک دەرچووەوە سەفرە سەیارەی بیەوهینی بیوە ئەم نایلە بەخوا دنیان پێوە بێ سیارەمان نەوێ هیچمان نەوێ بڕوێنە سەفرەت و ئەم نایلە خۆش ئیتا شکرینەوە بەشی چی بکەین دەسەڵاتمان نییە ماڵ دنیاش هیچ نییە بەس بەشەر مناڵەکانی دەرچێت عایلەکەی دەرچێت حساکە من یەکێ لەوانە بڕوای خەفەتە مەویت خەفەت فەقیروە ژاریم نەیە خوارد یەکێ لەمانە بڕوای خەفەتەمانێت تەواو نەوی خەفەتەمانێ یەکجاری چەندێ خۆمیسە تەواوم کردبیە ئەوەنەی ترێ ژیانم خەڵاسە بوو سێش ئەلحەمد سەنا بەستێ مناڵەکانم دەرچووە بەس نییە شکرووە بەشی بەس نییە خوا کناڵی وەکوی ئەوەی دا بەزەیتاوە خەڵکاتیە و چشتێ بۆ خەڵکەکەن و ئەیترە وەسانێ دانیشتێتە خوار ڕەحممان لێ بکە و خوار ڕەحم لە جەمی مسڵمانان بکە ئێمەی ساییدە یاخواوە خێر بێن قوبان چاو مادام چاوتان لە فەقیرە خوار ڕەحمتان لێ بکە خوا مۆفەقتان کە منیش فەقیر و هەژاری بەخوا لەبەر فەقیری خانمان نەکردو بەخوا لەبەر نەبوونە خانمان نەکردو ئەیتر هەتاینا ئەی خانووە هەتا توانیمان خۆمان کردمان و تیاژی ئایمان ئەیتر نەهاتی هاتە سەرمانە فەقیری و هەژاری هاتە سەرمانە ڕاکردن هاتە سەرمانە ئیتر نەمانتوانی دەکا بە خۆمان ئێمەش خانیە بکەین زۆر خۆم نەخۆشم زۆر خۆم اختدارم نییە خۆم خزمەت خۆم بکەم بەشەر بێتی دەربەست نایە ئەگەر بێتم بەخوا دەربەست هیچ نایە من نەکوا بێژم وەها بەس نەبوونایی پشتمیشکانە و نەبوونایی ناتوانم بڕۆم قەرزکەم لە لای کەسێ بێژە من ڕۆ قەرزەکەم ئەوەمە قەرز کرد بەیانی حەز ناکەم قەرز بکەم و خۆم کەمە ژێر هاوار قەرزەوە گوناحبارە و ئەمرم کەس نییە قەرزم بۆ بدات و ئیتر خوا لە ئێوەش وەزیاکە یاخوا مادام چاوتان لە فەقیر و هەژارە وەحە بتان تێبێ خوا ڕەحمتان لێ بکە ڕەحم لە کولی ئیسلام بکە لە ئێمەش بکە براکەم ئیتر ئێمە هیچ دەسڕاتێکمان نییە دەستمان کردەوە پەنای خوای گەورەوە خوای گەورە ڕەحم لە ئێوەش بکە و لە ئێمەش بکە و لە فەقیر و هەژاریش بکە شەوی سعادیان زەوتیان تەلەڤۆنیان کردیان قانەکە ڕمیان دەستم کردە لەرزین کردنەکە و دەستیاو لەسەرما ئای بۆ ماوەرد و کوڕە میمی بخاتە خوا میمی بەخوا هیچ نییە بەخوا وتم چۆن باران بێ ئەمە چەند ڕۆژە باران بێت ترسمایە لە خانەکە زانم خانەکە ڕمیاتە ملیانە نڕمێتە ملیانە ئەوان تەلەفۆن ناکەن ئەیتر وتی وەڵا ئەتوسە تەلەفۆنەکەم وتی وەڵا تەلەفۆنی کردی وەڵا شکر ساڵق و سەلامەتن دەرچوونەوە بەس خانەکە ڕمیاگە هیچ دەوتی چ نەکە وتم مادام دەرچوونە قیری سیاخانە ڕمیا هەر ڕمێت بە حەخانە ئیتر ئەلەوا زۆر بێهۆش کەوتم و زۆر یعنی تر وەشمە خۆمە نەماژنەکە ئای کردە دەمەوە دانیشتم بە دیارمە دانیشت کوڕەکە هات گەیە ئەیراکە خۆی وەکشەوە بەخوا ئیتر من هیچ دەسڵاتم نییە ئەخوای گەورە ڕەحممان لێ بکە خوای گەورە ڕەحم لە کشتی بکە خوای گەورە ڕەحم لە ئێوەش بکە خانمان بووەکان هەلیەتان وەزیا بێ بۆمانیش ناکەن هەلیەتان وەزیا بێ یاخوا ها بمێنن بۆ فەقیر و هەژار یاخوا ها بمێنن بۆ دامای ئاوا خەڵک بکەنە سەر باوکەکەم وەڵڵا ئەگە خانمان بۆ نەکەن بەخوا هەروە مەگە خەڵک ئەنە بخوا من توانەمانی سەبێژمانە وەڵا ئەیکەین نا بەخوا ناتوانین بەخوا 3 ساڵە ئێمە ترسمانە هەر وتمان دوو خانە بکەین وە بلۆک دوو خانە بکەین لە نایە دانیشتین بانەکەی وەسە بکە
ئەمە 3 ساڵە من ئەچمە ئەو بانەوە اختیاریە ئەم لایلۆنێ دەم من ئەم خانیە شەو تکەیەکە ڕۆمە ئەو بانەوە نەردەوان قاچقولم نەماچمە بان ئەو خانیە ئەرە بەخوا و 1000 حیلەوەڵە خۆی ئەوە هاوسەکان مەزانی ئەو پیاوە زانیەوە هاوسەکان مەگشتیە زان وە وەختیاریە چمە بان ئەم خانیە لایلۆن کونا بیە چم و سی کۆتونەمانە پینەیەکەم لەبەرەوە هەتکەنەکە ناوێت دانیشتی ئیتە حاڵەکەمانەوە سانیێتر خوا بمە قوربانی بەخوا ئیسەشە شکرانە بژێر ئەو خوامە وەڵای وتم ئەقار وەربگرم ئەو مەژێر قەرزاریەوە و کەس نییە کەسابەتم بۆ بکاو بەیانی من وە 220,000 ئەقاریم لەکوێ پێ بدرێ ئەقاری گشت ساڵە ئەو پیاوە زانیە گشت ساڵێ ئەوێگەرە 1,300,000 ئەوێ تەسمیلکەم ئەی بەیانی من لەکوێ بتێنم بیدەمە حکومەت هەر ترس ئەوە مەبێ هەر خەفەتەوە مەبێ ئەموت کێ ئەیدا ئەوە برا ساڵێک ئەو پیاوە ساڵێ وتی ئەوە ملیۆنێکە بیدا قاریاوە 500,000 ئەوە ساڵێک کۆتاییە تێت حکومەتە قاریە ئەقاری کردیە ئەقاری داوە خەڵک نازانەوە 25 میلیۆن جا ئەمە 25 میلیۆنە بۆم یعنی فکرەوەمە بێموتەمە چۆن من تەواو بکەم بە چی حاڵێت تەواو بکەم ئەو خۆم لە دەستداغ ئەوە مناڵم ئەوە حاڵێسی ئەوە ئەو زعیفەوە کە نیشتە تەلەبووە ئەوە سابیەوە ملمەوە بەچی بژێ تازە قوە وەڵی قوتم بمایە یعنی قوتم بمایە یعنی گەنج بیایم وەڵی مەخسەتم نەوی دنیاریم بۆ منای لێ کرد ئەیانم ژیان ئەگەر بە سایقی بێت ئەگەر بە کاسبی بێت هەرچی چۆنێ بێت لێ لەم نەختەراتبە بەخوایان بژیان بەس ناتوان دواسا من ئیساکە کابرایەکم حتاکن ئیساکە ناتوانم لێ کە بڕۆم بێژم وەڵی بێرە 4 ملیۆنم دەریێ 5 ملیۆن دەرێ یا 6 ملیۆن دەرێ ئەلەورا 2 خانووە بلۆک بکەم و سەری بگرم بچمە ناوی بەیانیم قەرزاریە چۆن بدەمەوە بەیانی عالم خەڵک ساڵێ مساعدەی کرد 2 ساڵ مساعدەی کرد کابراگەرەی کێسی ئەی لەکوێ بێرم بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 13 0 965 0 723 25 55 وەخێر بێنوە سەر چاوم وەڵای ئەمە داواکاریمان ئەوەیە ئەی خانیمانە بۆ بکەن ناوماڵەمان نییە هیچمان نییە ئەوەی کە ناوماڵە و بێوهین بێگشتی کۆنە ئەوەیشی وا کۆنە بۆتە ژێر ئەم دار و پەردووە هیچمان نییە نە ناوماڵەیەکمان هەیە نە شتێکمان هەیە من و خۆم و کچێکم نە ڕاتبێکمان هەیە نە هیچێکمان هەیە کچەکەم تەلەبەیە هیچمان نییە نە ڕاتبێکمان هەیە پێی بژێین خەڵک یارمەتیمانەدا و یارمەتیەکمانەدا خەرجیەکمانەدا تێ شتێکمانەدا تێ هیچمان نییە من لەگەڵ باوکم و دایکم من ئەوژ ئەختیارێک و پیرەژنێکن ئەوانیش تەمەنێکیان ڕۆشتووە و ها لەگەڵ منە وەڵای ژیان ئێمە ئەوە 30 ساڵە 30 ساڵ زیاتریشە منێژم 30 ساڵە 30 ساڵە ئێمە های لەم خانووە نە ماڵمان هەیە نە هیچمان هەیە نە شتێکمان هەیە هیچمان نییە تشتێ تازەمان نییەوە یعنی هین بێ ناوماڵات تەلەڤیزۆنێکمان هەیە تەلەڤیزۆنەکەمانی هە زۆر کۆنە وەڵاوە 3 ساڵە ئێمە مەترسی ینی هەر ئەترسین ئەم خانێ بڕمێتە ملمانە ئاوا ڕۆژیاوە تا باران بی و هین بی و هەرە ترسیان هەر ئەوە تا خانێکەمانی ڕمیا
ئەمە من ئەمە جیەکەمە وەسانێ جیەکەما لە ژێر ئەمە جیەکەم لە ژێر ئەمە لەم حەناسە بی ئیتر کەنیشکە جیەکەمی داخوتم کوڕەکەم جیەکەم بێرە ناو حیوانەکە حیوانەکە نەختی قایمترە لەورێ جیەکەم داخە کوڕم بەخوا وەک دایە لە دڵم ئەم خانیەمە ڕمێ کوڕەکەم وەک کەنیشکە تەلەبەکەیش وە ئەمی شوتم وتم کوڕم ئەگەر خەوتاناتی وەش بێنە حیوانەکە لایەمە ئەگەر ئەم خانێ لە پشت و ئەوە ڕمیا ئەگەر ئەمە ڕمیا چی چۆنێ بێ حیوانەکە ڕێمان هەیە قاپیەکەی نێزگە ڕاکەینە دەشتو فقط ئێمە ناوما ڕمیاوە ملمانە مەجالمان نامێنی یا ناوە ڕمیاوە ملمانە مەجالمان نامێنی دەشین حیوانەکە نێزگە ئیترەمە وتی باوە تو بۆ خۆت تۆزی هەڵاژە من ناخەو ئیتر نەخەوت ئەم نەخەوت یەک ناکە هەنوزانی ئەم قیژان ئیتر بان کەنیشکەی خۆی کرد و بان منی کرد وتی باوە خانە کڕمیا وەختی سەیم کرد ئەمە گرمەی کڕمیا سەرکە وەکە قچەیتی خەریکە وردە وردەتی وەڵا ئیتر نامان کردە دەشتەوە ئیتر لە دەشت تەلەفۆنم کرد بۆ مامۆسا کامەران تەلەفۆن وتم پێمان گەیە کوڕێتری شامەزامەیە سیروانە ئەویش وتم پێمان گەیە خانەکە ڕمیاوە ملمان ئیتر هەردیگیان هاتن گەی پێمان ئەو ئامۆزای خۆمە ئەویشە سیروان ئەوە نەجاریەکان ئیتر ڕاستن وە سیارەکەی ئەم ئاسنیە لێ هاوت دایە بەری دوانشیدا لەو خانەکە ئیتر وەو من دیوارە وردە و دەڕوێن هەتا گەینە دەم ئەم بۆ پێ ئیتر جنسیە و جنسی عێراقیەکانمان و برێکەلپەل بوخچەی ئەمانە بی و ئەمانە هین ئیشاعی ئەم ژنێتیابی و ئەمانیانە بۆمان دەرکەیە دەشتۆ ئەیتوتم ئامان نەچنە ناوە با نەرمێتە ملتانە بۆ خاتخوا بەیانی ڕمیان ملی کێکتانە من چی بکەم خانم نەگەرێت بەدام ڕمیا تازە ڕمیان دەسەڵات نییە دۆ سعات یانزە بوو ئەو ناوە بوو خۆمە خەوەر بووم باوکم خەوت و کچەکەم خەوت و ئەتر ئەوەنە زرمە هات هاوارم کرد هاوارم کرد لە خەوا بوون لە خەوا هەڵیانم سان و هاتمە دەشتۆ و خۆتان نەزانن من کەسم نییە زەلامێکمان نییە یعنی بگەیەتە فریامانە منیش زەعیفەیەکم هیچم بۆ ناکرێ هەرەوەنە هاوارم کرد و تەلەفۆنم بۆ هاوسێ و بۆ خزم و بۆ کەس کرد وتم بگەیەنە هانامانە و من ئەمە خانێگە خەرکە ئەوە ڕمیاوە ملمانە و هەوا شتێ پێوەست کەلپەل بەر خۆمانە و جنسیە و تفاقمانە وتمان با نەوێتە ژێر خانێکەوە هەر چۆنێ بێ دەریکەین وڵاتر ماڵیان ئاوا بێ هاتن دەریان کرد بۆمان و شتەکانیان بۆمان دەرکرد و کەل و پەلەکانیان بۆمان دەرکرد و لە کاتێکا زرمەی هات نەمزانی یعنی چووکە لەو دیمەکە بووم نەمزانی ئەمە ڕوخیاوە کاتێ زرمەکە هات لەوام گومە لەرزەیە جا من چیم کرد وتم بەخوامە گومە لەرزەیە ئەمجا هەوا فکرم کرد وتم ئەی گومە لەرزە چۆن زرمەیتی ئاوە ئەگەر زرمەی بێ ئەی من لە ژێرما هیچ ئەرزەکە نەلەریاوە بێژمەوە گومە لەرزەیە ئەمجا دەرچوومە دەشتۆ سەرەکەم خانێگەیە ڕمیاوە ئەم جارەکە هەچی هاوارم کرد و هینم کرد گەرەکەم بێمە ناوە بگەیمە جنسیە و تفاق و چتەکانمانە دەریکەم سەرەکەم خانێگە عنی تەواو گەرەکێتی بڕوخێ ئەتر نەمتوانی بێمە ناوە ڕاستیتان گەرەگە نەمتوانی دەرچمە دەشتۆ و فریای ئەوە بکەم و جنسیەکان دەرکەم کەلپەلێ دەرکەم شتێ دەرکەم بەس هەرەوەنم بۆ کریا هاوارم کرد ماڵیان ئاوا بێ ئەوانە هاتن غەرازەکانیان دەرکرد و شتەکانیان دەرکرد و نیمەی غەرازمان بۆ ژێر پادار و پەردووە بڕێ عەشای کچەکەم بوو هەلەمرەیە بوو کەلپەل مەکتەبی بوو قۆندەرە و شت و ئەم چتانە بوو گشتی بۆ ژێر دارەکە و گشتی بۆ ژێر خانێکە و بۆ فێکمان بوو غەرازمان تێکرد ئەوش هە زۆر کۆنە ئەوش هەر دار و خان و پەرد و ڕمیاوە ملیا ئەوش هەر شکیا گشتی شکیا ئەمە لەوەی شوێنیە دەری بکەی ینی چاکی بکەی شتێکی لێ بکەی ئەمە لێر کەنیشکە تەلەوەکە بینە گیریوە ئیتر دەستم هاوردە سەریانتم کوڕەکەم مەگیرن و خوا کەریمە و خوا دەلی داما و خوا کەس لە تەنگانا نایەنێت ئاوە هەزارانە کوڕم لێرانە وەسانی ئاو دەورەیانی دا ئەوە بینە ژێر خانووە ئەوە ماڵیان کاول بی مناڵیان ڕۆی مناڵبان بێشکیان کەفتە نا ئاوە ئاو بردی قەسرەکانیان ڕمیا کوڕەکەم بەس نیە حەمسەنە ئەمە ساقین بەس نییە ماین ئەی بیامانە ژێروێ چیمان کردا کوڕەکەم بەخوا کەس پێمایی نێزان کەس و هانامان و نێهات چونکە بۆچی
ئەگە بیامانە ژێریۆ کێ هەواڵ بداتە هاوسێکەمان کێ هەواڵ بداتە یەکێتر ئەومانە ژێریۆ تا بیانی کەس پێمان نیێزان ئیسەشە زۆر مەمنونم لە ئەم دەستگای خێرخوازە زۆر مەمنونیم لیان کەلاوەیەکمان بۆ بکەن لە ناوی خۆمان دانیشین و بژێن و شکر خوا بکەین دەسەڵاتمان داواکەری ئەوەم هەیە خوای گەورە چاوی لێتان بێ خوای گەورە هەبتانێ لێ بۆ ئەم خێرخوازە لا لە فەقیرەکەنەوە لا لە قەومانان ئەکەنەوە وەڵا داواکەری ئەوەمانە خانیەکمان بۆ بکەن و شتێکمان بۆ بکەن و ئێمە ژیانمان مرتاح بێ و ژیانمان خۆش بێ و داوام ئەوەیە خانمان بۆ بکەن ئەیتە تایە بژین ئەتا ئەی خوای گەورە ڕەحمەکە لە گشتی لە ئێمەش هاتنە و کتانەوە سەر و خوا ڕەحمی لێتان کردو ڕەحم لە ئێمەش بکە و خانیەکمان بۆ بکەن و ئەوە دایە کاریمە لە ئێوە ئەزیزەکە بە ناوی خوای بەخشندە و میهرەبان من کامەران سەیف جاسم بەڕێوەبەری قوتابخانەی شاکار لەم گوندە لە نزیکەوە ئاگادارم لە وەزی ئەم خێزانە کە چەند شەوێک پێش ئێستا چەند ڕۆژێک تەلەفۆنی بۆ کردم هاتمە هانایەنەوە سەعات 12 تقریبا 12 بوو خانۆکە بەسەریانەدا ڕووخا بوو ئەو خانۆکەیە بە چاوی خۆتان نەبینین وەزئی باری داراییان زۆر خراپە لەبەرەوە ئەم مامینوسە پاسەوانی قوتابخانەکەی ئێمە بوو دوای خانەنشینکردنی بڕی 220,000 دینار وەکو موچە وەرەگرێ 220,000 دینار بەشی هیچ خێزانێ ناکە ئەوان خۆیان دوو خێزانن خێزانی یەکەم خۆی خێزانەکەیەتی خێزانی دووەمیش کچێکی کە بێوەژنە لە لای کچەکەشی هەتیوێکی بەسەرەوەیە ئەوش بە خێوەکە نەفقەی هەردوو خێزانەکە لەسەر ئەم مامینوسەیە لەسەر ئەم 220,000 ئەم مامینوسە هەر لە سەرتاوە خەری کاسبی بووە خەری ئیشی خۆی بووە ئیتر قەراری خوا وایە زۆر دەست ڕۆنیە دەست کورتە سەرباری ئەمەشە لە شەوی بارانەکە ئەم حاڵەتەی بە چاوی خۆتان ێوای بینن خانۆکەدا ڕووخا بە سەریانە ئیتر دیارە خوای گەورەش ویستی لەسەر نەبوو ئەگینا لەوانەیە بشمردایان لە ناویە هیچ توانایەکی دارایی نییە ناتوانێت بە هیچ شێوەیەک ئەو خانووە چاک بکاتەوە نەگەر ئەو خانۆ چاکۆدە ژیانشی ناتوانێت بژێتیش ئێستش لێرە خانۆکەیان ڕووخاوە چوونەتە ناو ژوورێکی ترۆ ژوورەکەش دارەکانی شکاوە ینی ئەوەش مەترسی لەسرە بۆی هەیە و ژوورەش بڕوخێ بە سەریانە پاش قەدەری خواتەمان ئەوە ویستی خوای لەسەر نەبوو کە بمرن ئەو تەنیا ئەو مەعرەزە ئەگەر ئەو مەعرەزە سەقفەکەی ڕانەگرتایە بە سەریانە ئەکەوت لیانەمرد
لە ڕێگای کەناڵە بەڕێزەکەیەوە داواکارم لە هەموو خێرخوازان دەست یاوکاری بۆم خێزانە درێژکەن ئەگەر هیچ نەبێ هەر باخ خانوویە دوو هۆدە خانوویە دوو غورفە بۆیان دروست بکرێ بۆ ئەوانش وەکو خەڵکی بژێنتیایە. ئێمە یەکەم جار سپاسی ئەم کەناڵەیەوەکەین کەناڵی بەخشی ئێمە وەکو شاید حاڵ ئەم دین چەند ساڵ هاوسێ ئەم پیاوەین ئەم پیاوە ئەخداری نییە خۆتان بین ئەوە سا بەرچاوە ئەوە خانەی ڕووخا بەسەریا قەناعەتان بێت ئەم پیاوە ناتوانێت بچۆتە بەر سەر جعدەکە بە لەرزە دەڕوات دەستی هەمووی لەرزێ پای ئەلەرزێت خێزانەکەی ئیسا خانەی خۆتان بان ئەسکەمیلەوە نەخۆشە ناتوانێت یعنی بێت دەرقابی حەوش ئەو شەوەشە ئەم خانە ڕووخا بەسەرانە ئەو ئافرەتە لە مستەشفا بووە ڕۆسی ڕووی دەرچۆ لە مستەشفا خۆی و خێزانەکەیس و کچێکیشی بێوەژنە و کچەکەشی کچێکی هەیە هەمووی مەسب ئەو خێزان لەسەر ئەم ئەختیارەیە ئەم ئەختیارە ئەخدار ئەبەی نییە یعنی بڕوات بکوات ینی بەس حڕی 2 کیلۆ تەماتە بسێنێت ئەوەن دەست نەڕۆیە زۆر فەقیر حاڵە ئێمە چەند ساڵ دێ هاوسین وەکو شار حارێ شادی بۆ دێن لە هەموو شوێنێک لە هەموو کەناڵەکان سپاس کەناڵەکەی وەشەکەن ئێمە داواکاریمە ئەوە یە خانێکی بۆ بکەن ئیتر هەر چۆن بەس 4 ساڵی ساحەت ناو خانەی خۆیان بکات و بە ساحەت دابنیشێت نەجاتی لەم قڕ و لەم تکەوەی نەبێت ئیمسال ئەو لالۆنەی سەندە بە قەرسەنی داتەوان ئەو خانە هەمووی بە قەرسەن تاسە پارێکی نەداوە من شایەتی بۆدەم یەکە ئینسانی نەتوانێت 20 متر لایلۆن بسێنە بە پارە ئایا گەیتی چ ژیانی بۆتە سەر ئیسا هەمومانیمە خانومان کردە لە ئاوای بە ئاقار کردمانە ئەگەر ڕاست گەرەکە حەقی 5 ساڵ ئەو خانە بۆی خاز بکریایەت ئێخداری نەبووە قاربێتی بەچی بیدەمەوە ڕاتبەکە 220,000 خۆزان بەش خێزان ناکە خۆرزانێ پێش ماوەیە ڕاتب تۆزێکیش تاخیرە بوو ئیسە باش بووە بەشی ناکات لەگەر پاری بەرەوەت ئەم خانە بە خانێکی توای ساحەتێ کرد و ئەو شەوەشە ئەم پیاوە خانە ڕووخە ئەمە شۆنەکەی خۆتان ئەمەش ئەلێ خەوت سبحان الله ئەو شەوە شۆنەکەی وتی نەکوا بخانە بڕخۆ شەو غرفەکە سبحانە ڕیما بەسەریانە یان ئەگەر لێرە بووە ئەو شەو خۆشی بەژێر دوارە ئەمرخوایە کرد یعنی مادیس مادان ڕۆیشت پێژێر خانەکەیەوە دەرماکە فەرمەداسەرە بەژاتە فەرماندا بڕێ پێخەف و کەرپەلیان فەقیر بۆ ژێرەوە ئەوش مەعرزەکانی ڕیما خۆتان چاوەتان بینن بە جەک هاوە ئیسەوە جەک ئەو خانمانە گردیوە ئیسا هەر ناو خانەی کارواکە خانەکە بێن تەسویری بکەن وەکو شار حالی دارەکان ڕشکاتە مەسەر ئاو هەلیات و دارەکە جەک هارەژێر نەبنێتە تاوتمان بەشکەن لە کەنارەکەی و مەمتانەی خانێکی بۆ بکەن جاتی لەم ڕزالەتە بێت و بکەمتە ساحەت چەند سال ساحەت بکەن ئەیسە من خۆم شخصی خۆم ئەیسە دەساتم بێتە لەم ئاوای پارم بۆ کۆکر و خانم بۆ کرد بەس دەسات ئەومانەی خانەی بۆ خاست بکەین بڕوا بکایسە من شخصی خۆم وازان ئەو خانە سا بەسەر خۆمە ئەوەنە پێم ناخۆشە ببان ئەو جادێ ڕێکم سێریەکەم پێم گرانە سەر خانەیەکەم یعنی خۆم قارە خۆم بۆ ئاو لەژنا ئەو خانە بژێت ئێمە حەزەکە ئەم خەڵکە ژیانی خۆش بواتە سەر و خانەی خۆشی بێ و نەجاتی لەم تکە و بارانە بێت و ئەم ژیان چی ما پێش ساڵێکی ما باش پێش ساڵی خۆشی ببینە ئێوەکەی خەڵکە تێنا کوڕێکیشێ کوڕەکەشی بەقاری ئەکات بەقاری خۆ بڕوا بکە ڕۆژ 2000-3000 ئەوش بەش خێزانی خۆی خێزاندارە ئەگەر تو ڕازگەرەکە لە یعنی ئینسان مردێکی مرشنی خەفتی ئەو لە مردەکە زۆر خەفەتیس ئینسان ئێستا ئەوە شوێنەکەی ساحەت نەبێتە گەرە مردەکە 2 ڕۆژە تەواو بێت بەس ئەمە تەواو نابێت ئیسا باران بێتە ئەو بەسوانە ژیان نییە یعنی ئەو شوێنێک یانە ساحەت بکەن بە حوڕی تا بژێ والله من داوامەیە لە کەنارەکەی و لە وەکو خێرخوازێک بۆ خوا خانێکی بۆ بکەن و بە چەند ساڵ ساحەت یا بکە بۆ خۆی چەند ڕۆژێک بەر لە ئیستا بەهۆی بارانێکی زۆرەوە لە دەڤەری گەرمیان خانوەکەی مامیونس لە گەرمەی خەودا ڕما بەسەریاندا بابزانین ئێوەی خێرخواز و بەخشندا کاتێک پیاوێکی پیر و خانەوادەیەکی هەژار لیان دەقۆمێت چۆن ئەبنە فریاد ڕەسیان و چۆن ڕزگاریان دەکەن هەمومان نازانین ئەم ساڵ سارێک بوو پڕ لە باران و لافاو خەڵکانێکی زۆر ماڵدان وێران بوو خەڵکانێکی زۆر تووشی نەهامەتی و دڵتەنگی بوون بەڵام گرنگەوەیە کاتێک خەڵکانێک لیان دەخۆمێت ئێمەی لە شاغ و ئێمەی خانووی چاک و باشمان کە هەیە بیر بکەینەوە لەوانەی کەوە بەهۆی لافا و بارانەوە تووشی زەرورجانی گیانی و مادی بوون بۆ ئێمە لە بەخشینەوە سەردانی دەڤەری گەرمیانمان کردووە ئەمانەوێت بەوەی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی خێرخوازەوە مامیونوسی لە مەترسی و ناڕەحەتی ئەم خانووە ڕزگار بکەین و خۆی وەگوتنی ئەگەر وازی لێبێنن تا قیامەت ئەبێ بەم چەش نەبێت لەبەرەوەی موچەیەکی هەیە بەشی 2 خانەوادە ناکات بەڵام هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست یەکێکە لە دڵخۆشەکانی مامیونوس
بۆ ئەوەی ماڵەکەی بۆ تازە بکەینەوە و ئەو تۆزە ژیانەی کە ماوە لە خانوویەکی بێمەترسی بەسەری برێت. داواکارین دەیەوەی ئازیز و خۆشەویست بێن بەدەم ماڵی مامی یونس بۆ ئەوەی بە هەمومان خەموخەفەتی چەندین ساڵی بۆ ساڕێژکەین و ئەم خانە ڕووخاوەی بۆ بکەین بە خانوویەکی خنجیرانە و خانوویەکی خۆش بۆ ئەوەی بە ئاسوودەیی ژیانی تا بەرنەسەر. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 965 0 750 723 25 55. پێشەکی بە خراپتانەکەم دەستخۆشیتان لێکەم بۆ کردنەوەی ئەم خولانە سوپاس هەمووتانەکەم بە تایبەتی مامۆستاکەمان بەڕاستی زۆرێکی کێشا لەگەڵمان و هیوادارم ئێوەش بەردەوام بن لەم کارانە چونکە ئیسپادێکی زۆری هەیە بۆ هەموومان. لەوانەیە من خۆم تا ئێستا نەچ بەدەن سەرمەکینە بەڵام ئێستا باشترم و ئیشەڵا بەردەوامیش ئەبم لەگەڵ هەموو خوشکانەیە. خولەکەمان 10 ڕۆژ بەردەوام بوو و خۆشم فێری بڕین بووم بەڵام ناتوانم بڵێم هەمووی ئەتوانم بڵێم زۆربەی فێر بووم وەشتیشم تاقی کردوێتەوە هێناوشمە و هەروە بە سەپەرشتی مامۆستاکەم زۆر یارمەتی میدا و دەستخۆشی لێک. من پێشتر هیچ لە خەیاتیم نەئازانی هیچ بەکارم نێنا بڕاشم نەکرۆ کە فێر بووم و هەوڵشم بۆ نەداوە بەڵام کە بۆم ڕێکەوت و زۆر حەزیشم کرد بەشداری بکەم و فێریش بووم. سپاس بۆخوا ئەتوان مێستانە لە پێداویستەکان خۆم دروست بکەم و وەڵا زەرورە دەستخۆشی لێوەش ئەەکەم پێویستە بەردەوامیش بن هیوان بەردەوامیتانە چکە سوودێکی زۆری هەیە بۆ خەڵکیش و دوای تەواوبوونی ئەم خولانە ڕاستە فێربووین دەستخۆشییان لە یەکەم هەوڵێکی زۆریان لەگەڵماندا وەکو بەرنامەی بەخشین دەستگای بەخشین لە کۆتاییدا مەکینەکانیش پێ بەخشین سوپاسیانەکەین. خێراتتانەکەم دەستان خۆشی بۆ قوڵە کوردیان پێشە خەراتی ئاساگانەکەم دەستان خۆشی بۆ قوڵە یاردیتان داین و هەموو شتێک فێر بینە و هاتینە بەنامی بەخشیمان کردو هاتینە خۆلێ دەستخۆشی مامۆستاگەشتانەکەین دەستان خۆش و سەرکەوتو من دەستخۆشی بەنامی بەخشی نیشەکەین ئەمەکینەکان پێداوین هەست کرد سەرکەوتو من دەستان خۆش بێ یاخوا سەرکەوتو من خوای ئیسەدا بە شڵا بەردەوامە لەوە پێش هیچم نازانی مەکینەشمانە بوو هیچم نازانی کە هاتینە سەرم خۆلایسی باشترین دەستخۆشیتان لێ یەکەم دەستخۆشی بەنامی بەخشی نیشەکەم هە سەرکەوتو و یارمەتی فەقیر و هەژار دەبن. لای خۆی گەورە میرەبانەوە بە خەراتنی کەناڵی بەخشین و بەنامی بەخشینەکەم بەڕاستی ئیشەکانیان لە هەموو جێگە و شوێنێک دیارە لە هەموو قەزا و ناحیەکان بەڕاستی ڕەنگە هەنێشتم بزانێ بەڵام لە دادەمەشخەڵەوە بە ماوەی 10 ڕۆژ بەردەوام بوونم لە دەورەی خولی خەیاتێکە زۆر باش بووم و هیوای باشیش بۆ خۆمە خوازم و ئەم جلی کوردی ئافرەتانم دوری و زۆر بە باشی و هەوڵم داوە جوانتریش فێر بووم مەکسیش فێر بووم و ئێستا ئەتوانم پێداویستەکانی ماڵ و خۆمان و ئەتوانم دەوروبەریشم بدورم زۆر بە هینێکی خۆمەوە ئەتوانم ئێستا هەموو شتێ بدورم زۆر بە جوانی فێری کردین دەستخۆشی لێکەم بەڕاستی زۆر ئەزیەتی لەگەڵمانە کێشاوە و دەستخۆشی لە بەرنامەی بەخشینی شەکەم ئیشی زۆر باش و جوانی بۆمان کردو لە دوای خولەکەش مەکینەمان ئەداتێ لەگەڵ خۆمانە ئەیبینەوە بەڵێ ئەگەر مەکینە نەبوایە ڕەنگە نەماتوانێ بەردەوام بین لە شتەکانمان و بیریشمان بچوایەتەوە بەڵام بەهۆی مەکینەکانەوە ئێستا هەموو شتێک ئەدورین و
بەردەوامی شەبین و وازی ژنانین ئیشەڵڵا ئەبین بە حیاتێکی زۆر گەورە و ئێمەش خۆلێکی ئاوا ئەکەینەوە بۆ بەرنامەی بەخشین و دایکەکان فێر ئەکەین ئیشەڵڵا زۆر بەتواناوە ئەڵێم زۆر باش فێر بووم و دەستخۆشیان لێکەم و بە خێراتنیان ئەەکەم داوا لە هەموو خێرخوازێک ئەەکەم ئەو کەسانێک کە توانایانێ یارمەتی ماڵی مناڵانی بێباوک و هەژارەکان بدەن بەڕاستی ئێمە دوعای خێر بێبەشیان ناکەین بەردەوام ئەوانمان لەبیرە ئێمە ئەزانین کە یارمەتیمانیدا و کە یارمەتیمان ئەدا و دەستخۆشیان لێکم بەڕاستی هیوادارم لەم خێرانە هەر بەردەوام بن خی گەورە چاکەی چاکەکاران ون ناکات خی گەورە پاداشتان بەکەم. بەناوی خۆی گەورە و میهرەبانەوە زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەین سپاسی هەمووتانەکەین ئێمە دە ڕۆژ بەردەوام بووین لەم خولە هاتین بۆ ئەوەی فێربین من خۆم تۆزێ شتم ئەزانی هیچ وا نەبوو بەڵام ئێستا بە زۆر باش فێر بوومە ئەتوانم پێداویستەکانی خۆم و مناڵەکانم دابین بکەم بە جوانی زۆر سپاسی مامۆستاکانمانەکەم مامۆستا مەشغەڵ هەر هەموویان دەستخۆشیان لێکەین زۆر بە جوانی ئێمەیان فێر کرد سپاسیانەکەین سپاسی بەرنامەی بەخشینشەکەین هیوادارین بەردەوام بێ بۆ فەقیران ئیتر ئێمەش وا ئیستا لە کۆتایی ئەم مەکینەیان پێمان بەخشی زۆر سپاسی هەموو لایەکیانەکەین هەموو زۆر شت فێر بووین زۆر دەستخۆشیان لێکەین زۆر سپاسیانەکەین و هیوادارین بەردەوام بن ئەوانش لە پشتیوانی فەقیر و هەژاران و زۆر سپاسیانەکەین و دەستخۆشی لە ئێوەشەکەین و لە هەر هەمویان زۆر سپاس. سەرەتا بە خێراتنتانەکەم بە خێراتنی بەرنامی بەخشینەکەم ماوەی دە ڕۆژە ئەم خولەمان بۆ کرایەوە سوودی زۆرە بە تایبەت بۆ بێباوکان سوودی زۆرە فێر هەموو شتێ بووینە لێرە فێری مەکسی بڕین مەکسی دوورین جلی کوردی جلی دەرەوە ئابا فێری هەموو شتێ بووینە لێرە من پێشتر بەس ڕاستە دوورمانەوە زانی ئێستا ئەو شتانە مووی فێر بوومە ئەمە زۆر بە سوودە بۆ ئێمە بە تایبەت ئەم مەکینانە پێشتر جلمانە برد بۆ خەیات بە ماوەی هەفتێ بۆمان دەرناچوی ئێستا من خۆم دوو کچم هەیە خۆم لە ماڵەوە جلەکانیان بۆ دوورم بە ماوەی ڕۆژێک بۆیانە دوورم ئەتر فێری ئەو جلە کوردیانە بوومە مەکسی جلی دەرەوە قات و بیجامی مناڵ سوودی زۆرە بۆ ئێمە دەستخۆشی لە خێرخوازانەکەم بەردەوامم هیوادارم بەردەوام بن لەم جۆرە خولانە دەستخۆشی لە ماوەسا مەشخەڵەکەم بەڕاستی زۆر هیلاک بووە لەگەڵمانە سوپاسیەکەم هیوادارم سەرکەوتوو بن. بەناوی خدای بەخشین بە میهرەبان دیارە بۆ جاری دووەمە کە بەرنامەی بەخشین بڕیاریدا خولێکی خەیاتی بکاتەوە لە سنووری شۆڕش دیارە سنووری شۆڕش سنوورێکە خەڵکی هەژاری زۆرە و هەروەها مناڵی بێباوکیشی بە ڕێژەیەکی بەرچاو زۆرە بۆی بەرنامەی بەخشین دەستخۆشی و سوپاسمان هەیە بۆیان بە جاری دووەم هەستان بڕیاریاندا کە هەستن بەکردنەوەی خولێکی خەیاتی بۆ ئەو منداڵانەی کە بێباوکن ئافرەتێکی بەسەرپەرشتیانەکە و لە دوای کە بەرنامەی بەخشین بڕیاریدا دیارە ئێمە کۆمەڵک ناومان لا هەبوو و هەستان لەلایەن خەڵکی تریشە ناوی ترمان کۆ کردەوە کە بەغێری ئەوانەی کە لە جاری پێشوە بەشدار بوون بۆ جاری دووەمیش جەماعەتێک کۆمەڵێک لە ئافرەتانی تر بەشدار بوون کە هەستان ئەم ئافرەتانە کە هاتنە ئێرە بڵین ژماریان 20 ئافرەت بوو و بۆ ماوەی دە ڕۆژ خولەکەمان بەردەوام بوو
ئەم ئافرەتانە دیار لە سەرەتا هیچ شتێکیان نەئەزانی کاتێک پرسیارم لیان کردنا لە مەکینە هیچیان ئەزانی زۆری نەیان لە بڕینێکی ئاساییشی چیان ئەزانی بۆ من لە سەرەتاوە دەستم پێکرد لە سەرەتاوە لە بڕینی کراسی ئاساییەوە دەستم پێکرد دواتر وردە هەموو بەشەکان قات و بجامەی مناڵان جل و بەرگی دەرەوە جلی کوردی بە هەموو جۆرەکانەوە بە کەوا و بە هێلک و بە کۆڵوانە و بە هەموو جۆرەکانی جلی ماڵە و جلی دەرەوە هەوڵمدا لەو دە ڕۆژەیە فێریان بکەم بە سپاس بۆ خوای گەورە ئەم ئافرەتانی کە بەژار بن ڕۆژانە من داوام لێیانە کرد هەر شتێک فێر بوون ئەبێ بۆم بێنەوە بەیانی ببینم ئەگەر پارچەیەکی گەورەشتانە بچووکیش بە بۆم ببڕن بۆم بێنەوە لەبەر بن بزانم ئێوە توانای فێربوونتان چەندێک و چەندێک فێربوون سپاس بە خوای گەورە بە ڕێژەیەکی زۆر باش فێر بوون و جێگای دڵخۆشی بوون کاتێک ئەم بینی کە ئافرەتی ویان هەبوو تەمەنی هەبوو هیوای هەبوو مناڵی وردی هەبوو بەڵام لەگەڵ ئەوەیشا لەگەڵ ماندوو بوونی خۆیان ئەهاتەوە نمونەیەکی بۆم هێنا بۆ بەیانی بۆیە بە ڕێژەیەکی زۆر باش فێربوونە لەخوا بەزیاد بێم و لە هەمووی جێگای دڵخۆشیتر ئەوە بوو کە بەرنامەی بەخشین هەستا بۆی مەکینەکەشی پێیانداوە کە دیارە ئێمە جاریتر خولمان کردوتەوە بەڵام لەبەرەوەی کە مەکینەمان پێنەداوە بە شێوازی تر بوو جیاواز بۆ لەم خولانە بینی مەسەرەکی خولەکە بیریان دوای ماوەیە کە بینیومە تۆ پرسیارم لێ کردو بیری چۆتەوە یاخود تااقەتی نەبوو یاخود مەکینەم نەبوو بۆیە نەمتوانێت بەڵام لە بەرنامەی بەخشین کە توانیوانە ئەم مەکینەیەشان بۆ دابینکەن بۆیە بە ڕێژێکی باش ئیسفادەیان لێ کردو بۆی کە مەکینەکەشان پێ ئەدرێ و بەردەوام ئەبن لەسەری بۆی ئێستاش کە ئەم ڕۆژ کۆتا ڕۆژی خولەکەیە ئەبینم کە زۆر بە باشی فێربوونە و ئەبینم کە بڕینم بۆ ئەکەن بە بەرچاوی خۆمەوە بە هەمان شێوە ئەی دوورن فێری مەکینەش بوون و فێری دوورمانەکەش بنە بۆیە جێگای دڵخۆشیە دووبارە زۆر سپاس دەستخۆشیم هەیە بۆ بەرنامەی بەخشین و داوام لە خێرخوازان هەیە لەم کارە خێرخوازیان بەردەوام بن بۆی بتوانین ماڵە فەقیرەکانی کوردستان ماڵە بێباوکەکانی کوردستان ئاوادان بکەینەوە هیچ پێداویستێکیان بە خەڵکی تر نەکەوێت دووبارە سپاس دەستخۆشی بۆ بەرنامەی بەخشین بانیمەوەکو دەستگای بەخشینی خێرخوازی لە ناحی شۆڕش هەڵسای بەکردنەوەی خولێکی خێرخوازی بۆ 20 ئافرەتی بێسەرپرشتیار دەڕۆژ بەردەوام بوون لەم خولەیە زۆر کەس لەوە پێش ئەم ئافرەتانە نیانتوانی دوورمان بکەن هەبوو کە شتێکی زانی بەڵام کەم نێتوانی شت بدوورێ بۆ خۆی ببڕێ بدوورێ بەڵام ئیستا حەمد بۆ فێر بوون ئەتوانن جلوبەرگ بدورن هەم بیبڕن لە خولەکە باش فێر بوونە ئەتوانن بژێوی ژیانیان کەمە لە بژێوی ژیانیان دابینکەن لە ڕێمە هەرێکشان هەرگەر نەتوان بژێوی ژیانی خوانتان بۆ ماڵ منداڵی خۆیان بدورن ئەنی نەجاتیان بۆ لەوەی کە بچن لای خیار پارێکی کۆمەڵە مەسروفاتیان لێ گەڕاوەتەوە سپاسی دادە مەشغەڵی شەکەینەوەی شەر مامۆستاکان چەند ڕۆژێ بێ بەرامبەر دەڕۆژ توانیوەتی لە خزمەتە و ئەو پرۆژەیە بەخوای گەورە پاداشی داتەوە خوای گەورە پاداشی دەستگای بەخشینش بداتەوە هەڵسا سەرمەکینەی بۆمان نردووە سەرمەکینە بدەین بۆ ئافرەتانە لەبەرەوەی زۆر لەم ئافرەتانە کە تەواویانە کە زۆر جا خولمان بۆیانە کردەوە خولەکە تەواوە چونەوە ماڵی مەکینەمان نییە یان لە بیریانە چونەوە یان کە نەبوو شتێ نەمان خوان بێسەرپەرشتیانە داهاتیان نییە هەم داهاتیانە زۆریشان موچەشیان نییە خەڵکی هەژار ئەمە دیقیمەش زیاتر کەسی هەژار و کەم دەرامەتە لەم سنوورەی ئێمە ینی کەسێوانە بوو کە بتوان لە ڕێ ئەو لە ڕێ خێرخوازەکە بتوان سەرمەکینیان بکرد بەڵام دەستگای بەخشین هات بەهانامانەوە خوای گەورە پاداشتیان بداتەوە مەکینیان بۆ هەمویان دابین کە خوای گەورە پاداشت ئێوان باتەوە پاداشتی و کەسانش بداتەوە کە یارمەتی بەخشینەدا خوای گەورە نمونیان زیاد کە خوای گەورە بەرکەت کاتە ئەو ماڵی ئەو کەسانەشەوە کە یارمەتی بەخشیدن خوای گەورە پاداشتیان باتەوە و سوپاسی دەستگای بەخشین شەکەین کە هەموو کاتی بەهانای ئێمە دیێن داواکارەکان بەرزەکەینەوە یارمەتیمان دە خوای گەورە پاداشتیان خواست زایان باتەوە یا ڕەبی هەمیشە بە هاوکاری و پاڵپشتی ئێوەی خێرخواز و بەخشندە ڕۆژ لە دوای ڕۆژ و سات لە دوای سات لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هاوکاری و کۆمەچی منداڵانی بێباوک و هەژار و نەدارەکان دەکەین هەرجارە و بە پرۆژەیەک
خزمەتی سنوورێک دەکەین بۆ ئەوەی زۆرترین هاوکاری و کۆمەکی هەژاران و نەداران بکەین. دەڕۆژ بەر لە ئێستا دەستگای خێرخوازی بەخشین لە ناحیەی شۆڕش خوڵێکی درومانی بۆ 20 سەرپەرشتی منداڵی بێباوە کردەوە کە ئەمڕۆ کۆتا ڕۆژیانە و شەهادەکانیان پێ ئەدرێت. جێگای دڵخۆشیە کە خەڵکانێک بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە لە خولێکی ئاوا بەشدار بن و 20 فێرخواز تیا دەرچن و دواتریش دەستگای خێرخوازی بەخشین مەکینەکانیان بە دیاری پێ ببەخشێت بۆ ئەوەی جلوبەرگی خۆیان و منداڵەکانیان و لە داهاتوشدا ئینشاءڵڵا وەک بژێوی ژانیان بێتە سەرچاوەیە. بۆی پێتان ئەڵێن هەمیشە بە هاوکاری و کۆمەچەکانتان ئاوا دڵی خەڵکانی خۆش بکەن کە پێویستیان بە هاوکاری و کۆمەچی هەیە. ناحیەی شۆڕش خۆتان نەزانن لانکەی بەناو ئەنفال و هەژار و نەدارەکان زۆرترینیان لێرە کۆبوونەتەوە و چەندین ساڵ لەژێر زوڵم و ستەمی بەعزدا شەو ڕۆژیان لێ تاڵ بوو. بۆی هەمیشە بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ئێمە بینە فریاد ڕەچیان و ڕۆژ لە دوای ڕۆژ منداڵانی بێباوک و هەژارەکان دڵخۆش دەکەین.